سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. ئەزان ئەمڕۆ لەکوێین؟ پێتان ناڵێم لەبەر ئەوەی لە ناوچەیەکی دڵگیری کوردستانین و کۆمەڵێ مناڵی ئازیزمان لەگەڵا ئەوە خۆیان نەیانوێ پێتان بڵێن ئێرە کوێیە. بۆیە چاوتان لەسەر شاشی کورسات بێ ئێستا دەسەکەین بە بەرنامەکەمان. فەرموون. سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشین. هەمووتان باشن؟ ئەیە خوامیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆش ئازان بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارێ ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی ئازیزی شەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ سوسەی سەیدان. سەر بە ناحەی کوێیە؟ ئەی ناحەی پیرەمەگرون. سەر بە قەزای کوێیە؟ دووکان. ئەی قەزای دووکان. سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. هەر بژین یەک چەپڵی قایم بۆ خۆتان. مناڵەکان حەزەکەن بە یەکەوە سەیرێکی و راپۆرتە جوانەکەین کاوکارانمان لەسەر گوندەکەی ئێوە ئامادەیان کردووە؟ کەواتە بابینەری بین. فەرموون. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ دڵخۆشم ئەمڕۆژ بە ئێوەی ئازیز شادەبمەوە. ئەمڕۆژ بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان. وەرن لەگەڵ مابن با پێتان بڵێم ئەڕۆین بەرەو کوێ. ئەڕۆین بەرەو گوندی سوسەی سەیدان. ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی پیرەمەگرونە و دووریەکەی نزیکەی 45 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. ئەنجا باباسی ئەم گوندەتان بۆ بکەم. گوندی سوسێ لە 3 گوند پێک دێت. ئەوانیش سوسەی کۆن، سوسەی سەیدان، سوسەی سەرەوە. هەوڵ ئەیەین لە بەرنامەکانی تردا سەردانی ئەو دوو گوندی تریش بکەین. بەڵام بۆ ئەمڕۆ باسی گوندی سوسەی سەیدانەکەین. ئەم گوندەیان ئەکەوێتە ناوەڕاستی هەردوو گوندەکەوە و نزیک شەقامی سلێمانی دووکانە. ناوچەیەکی تا بڵێ ئاوەدان و دڵگیرە. ئەویش بەهۆی بوونی سەرچاوەی کانی و ئاوی باش. پێش ڕووخاندنی گوندەکانی کوردستان ژمارەی ماڵەکانی ئەم گوندە نزیکەی 200 ماڵ دەبوون. بەڵام لە ئێستادا ژمارەی ماڵەکانی ئەم گوندە جوانە 25 ماڵن. ئێمە لە کاتی گەشتەکەمان بە گوندەکە زۆر دڵخۆش بووین لەبەر ئەوەی بینیمان زۆرینەی ماڵەکان سەرقاڵی کاری کشتوکاڵی بوون کە ئەمەش نیشانەی ئاوەدانی گوندەکەیە. لەم گوندەدا بۆ یەکەم جار لە سەرەتای ساڵانی هەشتاکانەوە قوتابخانەیەکی تێدا کراوەتەوە. ئەو کات قوتابخانەکەیان لە خواری گوندەکە و لەسەر شەقامی سەرەکی دووکان سلێمانی بووە. بەڵام لە دوای ساڵی 1991 قوتابخانەیەکی نوێیان لە ناو گوندەکە بۆ دروست کراوە و بۆیە منداڵان دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی هەر لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. خەڵکی گوندی سوسەی سەیدان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان وەکو زۆربەی گوندەکانی تری کوردستان ڕۆژانە سەرقاڵی کاری کشتوکاڵی و ئاژەڵدارین. ئەتانەوێت زیاتر لەسەر ئەم گوندە جوانە بزانن؟ کەواتە وەرن با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و منداڵەکانی هاوڕێمان. فەرموون! مناڵەکان کەواتە با یەک چەپڵی قایم بۆ ئەو کارانمان لێبین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. دەستان خۆش. حەزەکەن ئێستا بێمەلاتان و گفتوگۆکەین لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان؟ زۆر چاکە. ئادی هاودینجان چۆنی؟ باش. ئەحواڵە چۆنە؟ باشە. چوویتە قوتابخانە؟ نە. حەزەکەی بچیتە قوتابخانە؟
کەواتە ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ بە قسەی دایە و باوە بکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیا زوو وەسیت و وەرزشیش بکەی ئەو کاتە زۆر زوو گەورە بیت و تۆشە چیتە قوتابخانە باشە؟ باش. ئافرین یەکچە بڵێ قایم بۆ ئەو جینجار مایکەکە بە بە دادە بنار بنار چۆنی؟ باشی؟ منە خۆشەوێ؟ ئەی پێ خۆش ئەمڕاتوم بۆ گوندەکەیەوە منیش یەک دنیا دڵخۆش بووم چونکە هاتم بووم بە هاوڕێی نزیکی تۆ باشە تۆ سەیری فیلم کارتۆنەکەی ئیترە بێ هەموو ڕۆژە سەیری ماوەی بناڵانی کورساتکەی بۆ ئەوەی ئێمە ببینی دادەتەواری هاوڕێم و هەموو هاوڕەکانی تریشمان ببینی باشە هەر بشی یەک چە بڵێ قایم بۆ دادە بنار مایکەکە بە بە هەنی گیان هەنی چۆنی؟ باشی؟ هەنی تۆش نەچووتەتە قوتابخانە وایە؟ باشە تۆش حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە؟ ئەی بەڵێمان پێی کە چووتە قوتابخانە مناڵێکی زیرەکە لێ دەرچێ؟ کەواتە ئەبێ بە قسەی مامۆستاکانە بکەی ئەبێ بە قسەی دایە و باوەش بکەی باشە؟ هەر بشی یەک چە بڵێ قایم بۆ هەنی جان هەنی جان مایکەکە بە دادە هاڵێ هاڵێ چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەیە خوار باش بی هاڵێکە تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ ئەچمە چوار ئەی ئافرین لە سێ چیتە چوار هاڵێ گوندەکە تا قوتابخانەی تایە؟ بەڵێ هەتا پۆلی چەند؟ شەش هەتا پۆلی شەش ئافرین ئەی باشە ئەگەر دەرچم بۆ حەوت و وەشت و نۆ ئەچن لەکوێ خوێنن؟ ئەچنە مەکتەبێکی تر ئاخرێزانم هەر لە ناو گوندەکەتان یان لە شوێنێکی تر؟ لە پیرەمەگرون لە پیرەمەگرون بەچی هاتوو چۆکەن بە ئۆتۆمبیل یان بە پێ؟ بە پێش بە پێ؟ بەڵێ دوورە پیرەمەگرون لێرەوە؟ بەڵێ ئەی چۆن دەتوان بە پێ هاتوو چۆکەن؟ بەسارە بەسێرە ئاها باشە هاڵێ پێم بڵێ کاتێککە گوندەکەمان قوتابخانەی تیا نەبوو ئەبێ ئێمە بڵین ئیتر واز لە قوتابخانە هێنین و قوتابخانە ناخوێنین و ئیتر بۆ خۆمان لە ماڵەوە دانیشین؟ نەخێر نابێت نەخێر بۆچی؟ ئادی سوودی خوێندن چییە؟ زیرەک ئەبیت کە گەورە بووی ئەتوانی بی بە دکتۆر ئافری کەواتە فێری زانست و زانیاریە بین ئەتوانین لە پاشە ڕۆژە ببین بە کەسێکی باش بۆ نیشتیمانەکەی خۆمان وایە؟ بەڵێ ئافرین هاڵێ؟ بەڵێ ئەی تۆ کە گەورە بووی حەزەکەی بی بەچی؟ دکتۆر ئەی باشە بۆ ئەوەی ئێمە مناڵێکی زیرەکمان لێ دەرچێ ئەبێ چی بکەین؟ ئەبێ بچین بۆ قوتابخانە ئەبێ بچین بۆ قوتابخانە ئەبێ لە قوتابخانە گوێ لە مامۆستاکان بگرین یا گوێ لێ نەگرین؟ ئەبێ گوێیان لێ بگرین ئەبێ گوێیان لێ بگرین ئەی باشە کە بووی بە دکتۆر یەیتەوە خزمەتی مناڵانی گوندەکەی خۆتان بکەی یان نا؟ خزمەتیانەکەم کەواتە حەزت لێ بێتەوە گوندەکەی خۆتان و خزمەتی مناڵانی ئێرە بکەی وایە؟ بەڵێ ئافرین هاڵێ؟ بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی یا شعر؟ وەڵایی شعرەزانی شعری مەکتەب هۆراوە؟ زۆرم لەبەر نییە ئەدی بزای چوو لەبەرە هینە لەبەرە باخەوان ئەی بە بچکۆلە ناوەڵا ئێستا شعرێک بۆڵم ئەدی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوش پەنجەرەی قوتابخانە گشتکاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان ئافری هەر بشی دەی تەواو یەکەی؟ ناوەڵا هەرۆنم هەر بشی یەک چە بڵێ قایم بۆ هەڵێکیان دەست خۆش هەڵێکیان مایکەکە بە لانی لانی جان چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشە ئەیە خوام و کاتێ باش بی لانی لە قوتابخانەی؟ نە تۆش پچکۆلەی وایە؟ زانم ئافری باشە حەزەکەی تۆش وەکو هاوڕێکانە بچیتە قوتابخانە؟ باشە ئەگەر گەورە بوویت و چوویتە قوتابخانە ئەبێ شەوان زوو بخەوی یان درەنگ بخەوی؟ زوو ئافرین ئەبێ زوو بخەوی بۆ ئەوەی بەیانیان زوو لە خەوەسی بۆ ئەوەی ئیتر تااقەتی سەعیشە ئەبێ کە بەیانیان زووە سای لە خەوایە؟ ئادی پێم بڵێ تۆ حەزت لە یاریکردنە؟ حەزت لە چی یاریەکە؟ بووکە شوشە؟ حەزت لە چاوشارکێیە؟ ئافرین چاوشارکێ یاریەکی زۆر خۆشی کوردەواریە وایە؟ ئافرین چەپڵێکی قایم بۆ دادەلانی سارینە
بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە هەڵا باشە ئەی خوار باش بی سارینەجان ئەی تۆ چوویتەتە قوتابخانە نە تۆش نەچوو هێشتا نە ئەی چوویتەتە باخچە نەچوویتەتە باخچە نە کەواتە زۆر زۆر پچکۆلەی وایە بەڵێ سارینا ئەی تۆ حەزی لە قوتابخانەیە بەڵێ ها بەڵێ ئەی باشە تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر ئافرین هەر بژی ئەبێ ئێمە هەوڵ بین بۆ شتی باش بۆ ئەوەی خزمەتی نیشتیمانەکەمان بکەین بۆ ئەوەی بین بە کەسێکی باش و داهاتوویەکی پرشنگدار بۆ خۆمان دابین بکەین وایە وایە باشە ئێمە لە قوتابخانە ئەبێ گوێ لە مامۆساکانمان بگرین یان نابێت گوێیان لێ بگرین ئەبێ لێ بگری ئەبێ گوێیان لێ بگرین وایە وایە ئەگەر گوێیان لێ نەگرین ئەو کاتە مناڵێکی تەمەڵمان لێ دەرەچێ و هیچ شتێک فێر نابین وایە وایە ئافرین تۆ بەڵێنە پێی کە چووتە قوتابخانە گوێ لە مامۆساکانە بگری بەڵێ هەر بشیت ئافرین یەک چەبڵێک قایمی بۆ لێبەن ساری ناجان ماکیکە بە بەدادەنمە نمەجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشە هەر بشی نمەجان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند لە دووم دەچم بۆ سێ لە دوی دەرچووی بۆ سێی تروا قوتابخانە شەکرێتەوە وایە بەڵێ ئافرین نما بەڵێ دەوروبەری گوندەکەی ئێوە ئەم ناوچەیە خەڵک لە وەرزی بەهارە یە بۆ گەشت و سەیران بۆی وایە بەڵێ باشە ئەی خۆشە چی بۆ گەشت و سەیران بەڵێ ئەو پاشماوانی کە پێمانە هاوەکو قاپی سەفەری کەوچکی سەفەری ئەو شتانە پاشماوەکانمان ئەبێ چی لەکەین هەرە بێ ئاوا فڕین لەسەر زەویەکە نە ئەیە بێ چی لێ بکەین ئەبێ بکەین تەنەکە خۆڵەکەەوە ئەی ئەگەر نەکەینە تەنەکە خۆڵەکەەوە چییە بێ دوایی گوندەکەمان پیسە بێ گوندەکەمان پیسە بێ ئەی باشە ئەو خەڵکانەی ئەچن بۆ گەشت و سەیران و ناوچەکە پیسەکەن چیان پێڵی تۆ ئەوە پێیانەڵم بۆچی وای لە یەکەن جا پێشیانەکەم وتانەکە خۆڵەکەەوە ئەی ئافرین ڕێنمایشیانەکەی بڵێ گوندەکەمان پیسمەکەن بەڵێ چووکەگەر گوندەکەتان پیس بێ ئیتر گوندەکەتان بەکەڵکی ژیان نامێنێ وایە بەڵێ ئافرین ئەگەر لە پۆلەکەتانە مناڵێکی بینی شتێکی خوارد و زەرفەکەی فڕێە سەر زەویەکە ئەو کاتە چیەکەی منەچون خێرایی هەڵیەگرمەکەمە تەنەکە خۆڵە مناڵەکەش ڕێنماییەکەی بەڵێ ئەی ئافرین هەر بژی نمەجان بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی گۆرانیان هۆراوە وەرە ئادی وەراوەیەکەم بۆ بڵێ سووری ئام لە ژیان لە ڕووبار و دەریاکان تشکی خۆت گەرمێ من دەکات دەمکات بە هەڵم و دەمبەت بۆ ناو قوڵڵای ئاسمان چڕ دەمەوە هەم دیسان دەبن بە هەورێکی ڕوون دێم و دەچم لە گەردون بە گەڵۆپەی بارانم دڵخۆشکەری هەمووانم هەر بژیت یەک چەبڵێ قایم بۆ نمەجان دەست خۆش نمەجان مایکەکە بە بە ئیناس دادە ئیناس بەڵێ ئەی تۆ چۆنی باشم یاخوار باش بی ئیناسیان ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلیسە بوون دەرچم بۆ چوار لە سێ بووی دەرچووی بۆ چوار ئافرین کەواتە تۆ ساڵێ لە نمە گەورەتری وایە بەڵێ هەر بشی ئیناس بەڵێ ئەدی تۆ زانی خەڵکی گوندەکەتان کاری کشت و کاڵەکەن بەڵێ چیەکەن کشت و کاڵ تەماتە ئێ گەنم ئێ ئەی پاقلە جۆ پاقلە جۆ نیسک و ئەو شتانەشەکەن نیسک بەڵێ باشە ئەم بەرهەمانە خەڵکی گوندەکەتان هەمووی خۆیان نەیخۆنیان لێشیە فرۆشتنەوە لێشە فرۆشتنەوە لێشیە فرۆشتنەوە ئەی کەواتە کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یا کارێکی خراپە کارێکی باشە کارێکی باشە چونکە خەڵکی گوندەکان ئەتوانن داهاتی خۆیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش ئەتوانن خواردنیان دەست بکەوێ تۆزانی ئەگەر خەڵکی گوندەکان کشت و کاڵ نەکەن خەڵکی شارەکانیشی شتێک نابێ بیخۆن وایە وایە ئافرین ئەی باشە پێم بڵێ کاتێکە خێزانەکە و کاری کشت و کاڵەکەن تو ئەو کاریانەکەی بەڵێ ئەو چاو نانوشتیان بۆ بی بۆ سەرزەویەکان ئافرین ئەی تۆ حەزت لە کشت و کاڵە خۆ و بەڵێ ئافرین هەر بژی ئیناسیان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانیان هۆراوە هۆرناوە هۆراوەیەکم بۆ بڵێ دەی بۆ باوکم خۆشەویستەکەی ژینم با خەوان و پەرژینم سلاوی زۆر بەرتینم بۆ تۆ باوکی شیرینم مای شانازی منی سۆز و ئاوازی منی بەرەی بەختیاریمە ئەم نامەیە دیاریمە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە لە ئێمە دنیابە تێدەکۆشی بێوچان بۆ سەربەستی نیشتیمان
ئەی ئەفرینی ناسگیان یەکتە بڵێ قایمی بۆ دادەی ناس هەر بژیت مایکەکەی بە کاکە هەریات دەست خۆش هەریات جان بەڵێ چۆنی باشم یاخوار باشبی خزمات چۆنن هەلا باش هەموو باشن هەلا باش ئەی لەخوا بەزیابێ هەریات جانەی تۆ لە پۆلیسەنی دەرچم بۆ حوت ئافرین هەر بشی هەریات لە بەڵێ دەوروبەری ئەم گوندەیەوە ئاژەڵی کێوی لێە بەڵێ چی لێ ئاژەڵی کێوی سوێسکە ئێ کەروێشک ڕێوی ئەی چەقەڵ و ڕێوی و بەراز و کەمتیار وشتانە ئەوانەشی لێ ئەوانەشی لێە بەڵێ باشە هەریات ئێمە بەڵێ. بێ ئاژەڵی کێویەکان بکوژین و لە ناویان بەرین نەخێر ئەی باشە ئەگەر کەسێکە بینی هاتبوو بۆ ئەم ناوە بۆ ڕاوکردن تۆ چی لێەکەی ئەلەم نابێ بیان گوجی ژینگەکە ناشنێ بێت و ناشبێت ئافرین کەواتە ڕێنمایی یەکەی بەڵێ هەر بشیت ئەو کارێکی زۆر باشە هەریات بەڵێ لە وەرزی هاوینە ئاو کەمە بێتەوە یان زۆر کەمە بێتەوە کەمە بێتەوە ئەی ئاژەڵ و باڵندەکان پێویستیان بە ئاوە بێیان نا بەڵێ باشە ئەی تۆ چۆن ناوکاری ئەو ئاژەڵە و باڵندەی کێویان ناکەی بۆ ئەوەی نەخنچێن و تونیان نەبێ بەبیر ئاویان مۆدانی کەواتە لە گەڕکەکەی خۆتان یان لەبەر دەرگاکەی خۆتان ئاویان بۆ دانی وایە بەڵێ هەر بشیت ئەفرین هەریاجان هەریات بەڵێ ئەگەر بەچکە ئاژەڵێکە دۆزیەوە بۆ نمونە بەچکە سمۆرەیەکە دۆزیەوە تۆ چی لێکەی بێتەوە ماڵەوە بە خێوێکەی یانە جێڕیتەوە بۆ هێلانەکەی خۆی ئەیبێن ماڵەوە بەخێو یەکەم تا گەوراوە دوای بەرڵایەکەم ئەی ئافرین کەواتە تا سەر نایەڵی لە ماڵەوە بێت و لە ماڵەوە سجنیکەی وایە نەخێر ئافری کەواتە ئێمە هەر ئاژەڵێکمان بینی ئەبێ بیژێڕینەوە بۆ سروشتەکەی خۆی وایە بەڵێ ئافرین هارونجان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا باشە یاخوام و کاتێ باشبی هارونجا تۆ لە پۆلیسەنی لە چوارم دەرچم بۆ پێنج لە چوار دەرچوو بۆ پێنج ئافرین هارون بەڵێ زستانان گوندەکەیەوە ساردەیان گەرمە ساردە ساردە باشە ئێمە ئەبێ لە وەرزە ساردەکانە دارەکان ببرینەوە لە بنا بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی دەرسوودیەیە باڵێ چییە سوودەکەی؟ ئۆسکوجینمان پێ ئەدا ئێ هەوامان پێ ئەدا ئێ ئێمە لە سێبەری چیا دانیشتووی نێسا سێڤەری دەر ئافرین ئەی لە بەروبوومی چییە خۆی نەها پرتەقاڵ لیمۆ قۆخ ئەو شتانە چییە دارەکان بەروبوومی دار نییە باڵێ کەواتە لە بەروبوومەکەشیە خۆین ئێمە لە بری ئەوەی دار ببرینەوە بێ ساڵانە چی بکەین ئایان بین ئەبێ ئاویان بین و دارەکانیش بڕوێنین بۆ ئەوەی دار زیابێ وایە باڵێ چووکە گەردار نەبێ نەخۆشی زۆرە بێ ئەجا سروشتەکەمان ئەبێ بە بیابان تەپوتۆ زۆرە بێ زەویەکەمان بەکەڵکی ژیان نامێنێ وایە وایە ئافرین هەر بژیارونجان یەک چەم لە قای بۆ کاکارو مایکێکە بە کاکە لاوی جان بەڵێ چۆنی لە باش ئەحواڵە چۆنە لە باش یاخوار باشبی لاوی بەڵێ ئەم گوندەی ئێوە ناوی چییە سوسەی سەیدان سوسەی سەیدان باشە واتای ناوی گوندەکەی خۆتان نەزانی بەڵێ ئادی چییە ئەو کاتە کانیە ئێ سێکانی بوو سێکانی لەم گوندەیە بوو ئێ جاناویان ناو سوسێ واتە لە کانیەوە هاتووە بەڵێ یعنی سێکانی تیا بۆ ئەم گوندە بەڵێ سوسێ واتە سێکانی وایە ئافرین ئەم باشە کێمەی فێر کردی ئەوە باوکم ئافرین هەر بشی لاویجان لاوی زۆر گرنگە ئێمە ئەوە واتای ناوی گوندەکەمان واتای ناوی وڵاتەکەمان تەنانەت واتای ناوی خۆشمان بزین بۆ یەگەر گەشتیارێک کاتە ناوچەکەتان وتی گوندەکەتان ناوی چییە نابێ بڵێ نایزانم ئەبێ خێرا واتاکەی پێ بڵێ باشە باش ئافرین لاوی بەڵێ گوندەکەی خۆتان نەخۆشەوێ بەڵێ باشە ئەگەر گوندەکەی خۆتان نەخۆش بوێ ئەبێ ئەم ساڵ لە کاتی وەرزی نەمام ناشتنا لەگەڵ هاوڕەکانە هەڵمەتێکی نەمام ناشتن بکەی بۆ ئەوەی دێکەتان زیاتر سەوز و پردارتر بێ باشە باش ئافرین چەپڵێکی قایم بۆ کاکە لاوی دەست خۆش کاکە ئەحمەد چۆنی باشی کاکە ئەحمەد ئێستا هاو چۆنی ئەحمەد گیان باشی ئەوە فریان نەکەوتی زووبێ بۆ بەرنامەکەمان ناوەڵا ئەو بەداخەوە قەی ناکە گرنگ ئەوەیە لە کۆتایی ئەپرای قسەکردن کەوتی من و تۆ وایە وایە چۆنی باشی من نەخۆشەوێ بەڵێ چەندێک زۆر منیش یەک دنیا تۆ بخۆشەوێ یاخوا بەخێر بێ کاکە ئەحمەد ئەحمەد گیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند
لە پۆی دوو دەرچم بۆ پۆلیسێ لە پۆلی دوو بووی دەرچووی بۆ پۆلی سێ ئافرین ئەحمەد گیان ئەحمەد بەڵێ ئادی باسی گوندەکەی خۆتانم بۆ بکە خەڵک لەم گوندەیە ئاژەڵ داریەکە ئاژەڵتانەیەوە بەڵێ چیتانەیە چی بەخێوەکەن خەڵکی گوندەکەتان مار ماگا بزن کامیان بەخێوەکە مار بزن مەڕ بزن باشە سوودی مەڕ و بزن چییە؟ ماست لێ دروستەکەین شیر و ماسوشتی وای هەیە وایە؟ بەڵێ باشە ئەم بەرهەمانە هەمووی خۆتان ئەیخۆنیان لێشێ فرۆشنەوە لێشێ فرۆشین دیشە خۆین لێشی ئەخۆن و لێشی ئەفرۆشنەوە ئافرین کەواتە کارێکی باشە کە خەڵکی گوندەکان مەڕ و ماڵات بەخێوکەنیان کارێکی خراپە باشە کارێکی باشە ئەی ئافرین ئەحمەد گیان بەڵێ عادی پێم بڵێ ئێستا وەرزی هاوینەوە نیە قوتابخانە هێشتا نەکراوەتەوە بەڵێ ئەم هاوینە تۆ خۆ بەچیەوە سەرقاڵە کرد یاری وەکرد لەگەڵاو ڕێکان تا یان نەرە خەوتی یاری مەکردەکە یاریتە کرد بەڵێ چی یاریەکتان زۆرە کرد دوو گۆڵی چاوشارکێ چی دوو گۆڵی باشە ئەحمەد گیان بەڵێ باشە مناڵان ئەبێت لەسەر شەقامەکان یاری بکەن یان لە گۆڕەپانەکانە یاری بکەن یان لەسەر شوێنێک کە بۆ یاریکردن گونجاو بێ ها لە شوێنە بێ گونجاو بێ ئافرین ئێمە ئەبێ بەسەر شەقامەکانە ڕاکەین و یاری بکەین و ڕاوڕاوێن بکەین نەخێر بۆچی بۆیە سار و شت پێی دێ ئەی ئافرین ئەحمەد گیان هەر بشی یەکسە بڵێ قایم بۆ کاکە ئەحمەدیش مناڵەکان ئادی پێتا خۆش بووکە هاتمە گوندەکەی و گفت و گۆمان کرد بێکەوە هەر بشین منیش زۆرم پێ خۆش بوو بەڵام بەداخەوە لەبەرەوەی ماوەی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوا من ئەبێ بەجێتان بێڵم بڕۆم بەرەو گوندێکی تر بۆیە لێرە مەڵاواییتان لێکەم هەتا گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز